ئەمڕۆ پێشبڕکێکی ئۆتۆمبیل بەڕێوەچێت لەم پێشبڕکێیە ئێمامانێ کۆمەڵی زانیاری وەربگرین ئێستا پەیامێرمان تەرزەمان لەگەڵایە بابزانین ئەو زانیاریمان باتێ لەسەر پێشبڕکێەکە کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری ئەم پێشبڕکێیە ئاکات تەرزە سڵاو لێبێ و بەیانی باش زانیاریمان بەرێ لەسەرەوەی پێشبڕکێیە کەی دەست پێکە و ئامادەکاریەکان چییە؟ سەرکۆ سەحەر سڵاو لە ئێوە و تاوای بینەرانی ڕۆژێکی نوێ بێت دیارە من ئێستا لە یەکەمین پاڵەوانێتی با بڵێن پێشبڕکەی ئۆتۆمبیل لە سلێمانی بەڕێوە دەچێت یەکەمین پاڵەوانێتی دراگریس لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە یەکەمین پاڵەوانێتیە لەسەر ئاستی کوردستانی عێراق ئەم پاڵەوانێتە ڕێکخراوە بێگومان دەستگای میدیای کورسات بە هەماهەنگی ناوەندی وەرزشی کوردستان ئەم پاڵەوانێتی ڕێکخستووە و بۆ یەکەم جاریشە لەسەر ئاستی کوردستانی عێراق ئەم پاڵەوانێتە گرنگی و بایەخی زیاتری پێ بجێت من بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرم لەسەر پاڵەوانێتیەکە کە ئەبینن ژمارەیەکی یەکجار زۆر هاوڵاتی هاتوون سەردانی ئێرەیان کردو ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلیش لێرەیە بابزانین زانیاریەکان چۆن چۆنی بیریان لەم پاڵەوانێتیە کرد سەرپەرشتیار و ڕخەری ناوەندی وەرزشی کوردستان بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت کاک ئەحمەد بێتە لای من سڵاو لێبێت و بەیانیت باش بێت ئەم کاتتان باش بەخێرات بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامە بین ئێستا هاوکارمان ڕاستەوخۆ تەرزە کە کۆمەڵێ زانیاریمان هەیەتێ لەسەرەوەی پێشبڕکێ چۆن بەڕێوەچێ و کەسانی کە لەوێ ئامادەن و بە هەمان شێوە ئەزانین کە ئێستا کۆمەڵێ گرفت لە دەنگا هەیە هەتا هاوکارانم ئەو گرفتەمان بۆ چارەسەرەکەن ئەنجامدانی ئەم پێشبڕکێیانە لە ناو شاری سلێمانیە بۆ خۆی لە خۆیان کۆمەڵی تایبەتمەندی هەیە و لە هەمان کاتیشە لە هەموو وڵاتانی جیهانە ئەم شێوازە پێشبڕکێیانە ئەنجامەدرێت بەڵام ئەوەی کە گرنگە ڕێکارەکان چێکگیراوەتە بەر بۆی کە هیچ کەسێک گرفتی زیانی بەرنەکەوێت لەم پێشبڕکێیانەوە بە شێوەیەکی باش پلاندانرابێ بۆی کە تیمەکان لەوێ ئامادە بن لە ئەنجامدانی ئەم پێشبڕکێیە بۆی بە شێوازێکی زۆر باش بەڕێوەچەوە هیچ گرفتێکی بەدوانە بێ ئێمە ئەچینەوە لای هاوکارم تەرزە بە پێمان بڵێت ئەو کەسانی کە لەوێ ئامادەن ئەو کەسانی کە لەوێ سەرپەرشتیارەتی ئەم پێشبڕکێیەکان چۆن توانیویانە ڕێکارەکان بگرنە بەردەم بۆ ئەوەی کە هیچ گرفتێک لە پێشبڕکێکە دروست نەبێت تەرزە ئێستاینۆ لای تۆ زانیاریمان بەرێ لەسەر و بابەتە گرنگەکان چییە بۆ کەسێکی بەشدار بوو ئایا کەسێک کە یەت لەم پاڵەوانێتیە بەشداریە کات ئەبێت هەموو مەرجەکانی بەشداریکردنی تیا بێت یا ئێوە ئەوەی کە حەز و ئارەزووی هەبوو بەشدارێکە ئەمە چۆن چۆنیە ئەکید هەمووی بە یاسا و ڕێنمایی خۆیەتی سیارە دەبێ فحسی خۆی کرابێ لەلایەن سەیفتی و تونند و تۆڵیەوە هەر شۆفێرێک دەبی لە سەر و تەمەەن 18 ساڵ بێ و ئیجازەی هەبێ و خیبرەیەکی هەبێ لەم بوارەدا هەموو سیارەیەکیش کە هاتۆتە ئێرە دیارەکەەوە فەحس کراوە دەستکاریەکی باش کراوە و شۆفێرەکانی لەم بوارە دەزانن ڕێنماییمان داناوە بۆ ئەوەی لە یاساکان دەرنەچن بەڵام چونکە زۆر خەڵک هاتووە و داواکاریەکی زۆر هەیە تۆزێ کۆنتترۆلەکەی قورسە بەڵام ئێستا هەوڵی خۆمان دەدەین بە بۆنی ئەم تەمەشەوە تۆزێ زەحمەتە دەست پێ بکەین بۆ هۆکاری سەیفتی بۆیە دەستمان پێ نەکرێت تۆزێ دوای دەخین حتا ئەم تەمە سافە بێ لە ڕووی ئەوەی کە ئۆتۆمبیلەکان ئەبێت مۆدلەکانی تازەترین مۆدلی 2023 بێت یان هەر ئۆتۆمبیلەکانی مۆدلەکانی پێشوش لەم پێشبڕکەیە بەشدارن لە ڕووی مەکینە و لە ڕووی ئەوەی کە ناو ئۆتۆمبیلەکە چۆن چۆنی ستاندارتی ئێوە بە شێوازێکی پرۆفشنال کارتان لەسەر کردووە کە ئەو کەسانە بتوانن باشترین پێشبڕکەیە لەم پاڵەوانێتیە بەشداری پێ بکەن سیارەکان بە وەکوتم چوار کلاس داخل کراوە 6 پستۆن و 8 پستۆن پرۆفێشناڵی 4 دەبلەکسل و تاگەکسل پرۆفێشناڵەکان هەموو مەکینەیەکی تایە و تۆربۆ بێ و سوپەرچارج بێ و نایترۆجین بێ هەمووی داخڵەکرێ لەوانی تر تەنها دەبێت 6 پستۆن بێ و 8 پستۆن بێ وەکووتمان ڕێنمایەکانمان کە داوە سایقەکان لەسەر ئەو ڕێنمایانە دەڕۆن ئەوەی لەسەری نەڕوات داخل ناکرێت و ناوی قبول ناکرێت بۆ
پێشبڕکێکردنەکە. زۆر باشە ئەوەی کە ئەبینن لە پشمانەوە کاک ئەحمەد ئۆتۆمبیلەکان لێرە ئامادەکاریەکی زۆر باشیان کردووە. ئایا ئیسا بۆ نمونە ئەم شوێنەی کە ئێرە پێشبڕکێکی لێەکەن هیچ گرفتێک دروست ناکات بۆ ئەوەی کە بۆ نمونە گەر باران ببارێ خوا نەخواسەیان حاڵەتێکی نەخوازراو بێت کێشە بۆ کەسانی بەشدار بوو دروست ئەکات لە پێشبڕکەیان ئێوە ڕێوشێنی باشتان گرتوۆتە بەر. ئێمە خۆمان حازرکاریمان بۆ کردبوو لەلایەن گەشت و گوزار لەلایەن جە و ئەنبائی جەویەوە پرسیارمان کردکەوە پێنجشەممە باران نەبێ لەسەر ئەو ئەساسە سیباق پشبڕکەکەمان کردە ئەمڕۆوە بەڵام تەمە و خەڵک زۆر دوور نبینێ بۆیە تۆزێ پێشکەوتنەکەمان تەجیل کردووە هەتا ئەم جەوە سافە بێت. زۆر باشە دواوتی خۆتم پێ بڵێ کاک ئەحمەد بە شێوازێکی گشتی ئەو کەسان و ئەو کەسە لایەنانەی کە هەماهەنگ بوون لەم پێشبڕکەیە بە هەماهەنگی دەستگای میدیای کورسات و ناوەندی وەرزشی کوردستان پێم خۆشە باسی ئەوانیش بکەین لەو ڕوانگەیەوە. لایەنی کورسات سپۆنسەری کردوین لە لایەنی میدیاوە زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەین. دوو براندیکەمان هەیە سپۆنسەرن هێنگست و وزەبەخشی ئارمی کە پشتگیریەکی زۆریان کردوین لەم ئیڤێنتە و پێمان خۆشەکەوە پێشکەشیان بکەین بۆ ئەم جمهورە بەڕێزە کە ئەوان سپۆنسەری ئەم ئیڤێنتن لەگەڵ کەناڵی کورسات هەروەها بەڕێوەبەرایەتی مەتار و بەڕێوەبەرایەتی ئەمنی سلێمانی زۆر هاوکاریان کردوین بۆ ڕێخستنی ئەم ئیڤێنتی ئەمڕۆیە. زۆر باشە دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بە هیوای پاڵەوانێتێکی زۆر باش بەڵە خۆشەویستان کاک ئەحمەد کۆمەڵێک زانیاری پێیان لەسەر تەواوی ئەم پاڵەوانێتی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی. جا ئێستا میوانێکی ترم لەگەڵایە کاک کامەران کە من لە نزیکەوە تازە میوانەکەم هاتەلا با لەزاری خۆی بابزانین کاک کامەران پۆستەکەی لێرە چیە کاک کامەران ئەگەر بیتە ئێرە سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێ پێم خۆشە لەزاری خۆتەوە پۆستەکەی خۆتمان پێ بڵیت و باسی پاڵەوانێتەکەمان بۆ بڵێ. پێشەکی بەخێر بەستە سەر و سەر چاو طبعا لە پێشەکی هەموو شتێک پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی و خانەوادان ناکەین کە لە دوێنێشەوە ئەم کارە ساتە ڕوویا جێی داخبوو جێگەی داخوو بەڕاستی زۆر ناخۆش و بار حاڵیشەڵا خی گەورە سەبووری هەموو لایە بە بەنسبەدەم پاڵەوانێتیەوە تەبانم پاڵەوانێتیە یەکەم جارە لەسەر ئاستی کوردستانە پاڵەوانێتیی ئاوا گرنگ بکرێت کە دراگرێسە دراگرێس تقریبان زۆر توانای شۆفێرەکان دەرەخات بەڵام توانای سیارەکە زیاترە لە توانای شۆفێر لە دراگرێسا و پاڵەوانێکی چوە تەبعاً ئێمە زۆر دەمێکە بیر لەوەکەینەوە کە پاڵەوانێکی ئاوا لە کوردستانە ئەنجام بدرێت و ئینشەڵا ئەمە ئەوەڵ و ئاخر نابێت و ئینشەڵا پاڵەوانێتی زیاتریش دەکرێت چکە ئەو جۆرە پاڵەوانێتیانە شارەکەمان بەرەو پێشەبات بواری وەرزش بەرەو پێشەبات زیاتر بە جیهانمانە ناسێنێ کە ئێمەش کەسانێکی زۆرمانی خولیای ئەم وەرزشان و بە هەر حاڵ ئیتر هەموو شتێک ئیشەڵا لەژێ کۆنتترۆلا بێ و پاڵەوانتێکی زۆر خۆش و ڕێکوپێکە بێت و ئیتر سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازین گرنگەوەیە شتێکی ڕێکوپێک بێت و شایانیەوە بێ کە شانازی پێوە بکرێت. کاک کامەران من سەرەتا ویستم پۆستەکەی بەڕێزت بزانم تۆ لێرە لەگەڵ ناوەندی وەرزشی کوردستانە بەژاریت کردووە. من لەگەڵ ناوەندانی من خۆم شۆفێری ڕالیم خۆم بەشداری پاڵەوانێتەکانی جیهانیم کردووە لە بواری ڕالیە لە پۆرشەکەپە و شادە و لیسانسم هەیە لە ئەڵمانیا لە بواری پێشبڕکی ئۆتۆمبیلە و لە کورساتا وەختی خۆی بەرنامەی ئۆتۆمۆبیلم پێشکەشە کرد پێشکەشکار بووم لای خۆتان زۆر سپاس مەمنون ئیتر وەکو هاندەرێک هاتووم بۆ لایەن و وەکو یارمەتی دەرێکیشکە هاوکاریان بم و کوڕەکەشم بەشداری پاڵەوانێتێکەکە لە زیاد خۆم من خۆم زیاتر حەزم کرد یارمەتی دەر و تەشجیعیان بکەم. زۆر باشە کاک کامەران بە حکمی ئەوەی کە بەڕێزت ئەزمونێکی زۆر باشی پێشینێت هەیە و لە ئێستاشە لەم پاڵەوانێتەیە بۆ یەکەم جار بەشداریت کردووە ئەبینین کەسانێکی زۆر لەم پاڵەوانێتەیە هەست ئەەکەی بۆ نمونە لەم پاڵەوانێتەیە ئەمڕۆ پلەیەکی زۆر باش بەدەسێنی یعنی ئامادەکاریکی باشت کردووە بۆ ئەو بابەتە کە ئێستا بینین هەموو هاوکارەکانت لە ئامادەکاریکی باشان مۆدیلی سیارەکەی تۆیان ئەو پێوەرانی کە ناوەندی وەرزشی کوردستان دایاناوە بە پێوەرەکان و ستانداردی جیانی پێویستە تۆش یعنی پابندی بەو پێوەرانەوە کە لە ئۆتۆمبیلەکەی بەڕێستا بێ. بەڵێ من وەکو خۆم بەشداریم نەکردەوە وتم کوڕەکەم بەشداری من هەڵەتێگەشت فەرقی نییە بەنسبەت بڵێن پاڵەوانێتێکەوە طبعاً بەش کراوە بۆ 4 گروپ هەر گروپە و توانا و
هێزی خۆی هەیە لە ئۆتۆمۆبیلەکانە ویشەڵا پاڵەوانێتێکی ڕێک و پێگە بێ هەموو شۆفێرەکان کە خۆیان ئامادە کردو بۆ پاڵەوانێتیە تاوان هەمووی بە هیوای ئەوەیە کە نەتیجەی باش بێنێ گرنگ نەتیجەکە نیە گرنگ بەشداریکردنە لەم پاڵەوانتیە ئیسبات وجودکردنی خۆتە کە تۆ وەکو شۆفێرێک وەکو کەسێک بتوانیت وجودی خۆت بنوێنی لە پاڵەوانێتیە چکە چۆن کە هاتیتە سەر ستیج دەستی خستە سەر سوکان ئەوە خۆ لە خۆتا سەرکەوتنە ئیتر هەر شۆفێرێک کە ئەوە بکات جێگەی سەرکەوتنە بۆی ئیتر هەچ گروپێوە گرنگەوەی پاڵەوانێتەکە بە ڕێکوپێکی ئەنجام بدرێت و ئیشەڵا بە شێوازێکی ڕێکوپێک بەڕێوە بچێت و داواش لە ینی هاندەران و بینەرانی خۆشەویست دەکەین کە تۆزێ دوورکەونەوە لە ستیجەکە لەبەرەوەی تۆ سیارەیە معارەزە بۆ هەموو شتێک لەبەرەوە پێویستە سێفتی تەواو بێت و داواکاری لە هاوڵاتانی خۆشەویست خاستن هاوڵاتیانی کە خەڵکی شاری سلێمانی و هەموو دەور و پشتی شاتون بەخێر بن سەر و سەرچاو جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە لە سلێمانی حەدەسێکی ئاوا ڕووبات و پاڵەوانێتێکی ئاوا بکرێ ئێمە پێمان خۆش هەموو شتێ بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ هەموو شتێکیش بە شێوازێکی پرۆفیشنال ئەنجام بدرێت و ئیشەڵا پاڵەوانێتی زۆر ڕێک و پێگە بێت زۆر سپاس بەخێر بن دەست خۆشکا کامەران زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان وەکو ئەوەی کە دومیوانەکەم ئاماژەیان بەوە کرد ئەم پاڵەوانیەتە بە چەند پێوەر و مەرجێکی زۆر تایبەت ئامادەکارێکی زۆر باشی بۆ کراوە لەبەر ئەوەی پاڵەوانیەتیەکە لەسەر ئاستی کوردستانی عێراق بەڕێوە چوە و بەم ژمارە زۆرەی بەشدار بووان لێرە بێگومان ئەبێت کارێکی جدی لەسەر کرابێت بە هیوای ئەوەی کە پاڵەوانێتێکی زۆر باش بێت دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ ئەو کەسانی کە لە ڕووداوەکەی شەوی ڕابردووە گیانیان لە دەسا و هیوای زوو چاک بوونەوەش بۆ بریندارەکانە خوازێن